بەنسبەت ئیشەکەی خۆمانەوە لەوەتی کە نرخی زێر بەرز بۆتەوە خواز لەسەرم بابەتانی من زۆر بووە ینی بەنسبەت ئەو ئیشی و کاری ئێمەوە لەو ڕۆژەوەی کە ئاڵتون نرخی بەرز بۆتەوە خەڵک بە ئاڵتون ئەفرۆشیێتە سەرەوە بابەتەکانی ئێمەگەڕ چونکە کۆپی ئاڵتونەکەیە کوالیتیان ئێمە شەکانمان هەمووی هی دووبەیە خواسی زۆری لەسەر لە سلێمانی لە هەولێر ئەو ئیشانی خۆمان هەمانە تایبەتە بەس بە دوکانی خۆمانەوە ینی فەرقی هەیە وەکو دوکانەکانی تر نییە هەمان ئێرانی و هندی کوالیتیان زۆر باش نیە بەس ئەوانەی کە کوالیتیانی دووبەیە هەمووی بەڵێ باز نەکان هەموو بە ئەم باشن تا ڕادێکی باش خواستی لەسرە زیاتر وەکاری ئەوەش ئێستا ئاڵتون کەمێ گران بووە ینی خەڵک بۆ وەکارە حەزی بە ئاڵتونە بەڵام لە بەدیری ئاڵتونەکە زەر دەکڕێ کوالیتیشیان بەدەست خەڵکە داوای باشکا باشینێ کەسێکیش هەیە بۆ من شتێکیەوێ کاتی بێ حەفلێ شتێکی پێوەکە و تا شتێکی ئاسایی یەکڕێ ئەم کارانە بۆ جێبەجێکردن و خزمەتکردنی هاوڵاتیان بۆ بەرزبوونەوەی ژێرخانی ئابووری و بۆ گەشەکردنی ژیانی خەڵکی ناوچەکە خاستن منتیقەی گەرمیان منتیقەیەکە لەو منتیقانەی کەوا لە هاوینە ئاوی نییە ئەم پرۆژانە کارێک بۆ ئەوکە ئەو ئاوەی کە لە ستانە ئەبارێ بارانەکان بتوانین کۆی بکەینەوە و لە هاوینە بەکاری بێنین بۆ خزمەتکردنی هاوڵاتیان ئەم پرۆژە ئەگە تەواو بێ زۆر باشە ئیسیفادەی نیەکەین ئاوی ژێرزەویمان ئەبوژێتەوە ئەمجا زەویزارمان لەبەریا ئەتوانین بامەی لێ بکەین تەمادە لێ بکەین ساڵانی پێشوو ئەومان نەبوو بیخۆینەوە ئەگەر ئەمە هین بوێ ئیسیفادەی زۆر باشە بۆ دیەکەمان و بۆ دەوروبەریشمان دەست پێ بکەن ئەندەقای کێرەزگرتن لەسەرەکە شەهیدان سەگن ئێمە خاڵما بەرام بێ ئەگەر بچەک وشدان بدەین لەوێ دەرێ بناوێ هەرێکێ حفلە توقيعي كتابا جدما مستمع هجارة آراس حس وسلام حسين مهویدارن گاوین وانی د پیشروش داهین بهتر ببین بر همین بناوی کوبانی لوی باجاری زیادتر ببین هیویدن سر کفتنش هر دو نویسکار را دقاز. نزدیکم تشتیکو حیام نافریجی ندیدی بو من کوبانی دید. از جوان فهم دکم زمان وان فهم دکم از نجیه که غیرم. دنا به کردی خوندوانین وی ین راستقینه پیدا بکن بنابرا پرتوکه و خلکه ده پنک پر پیوندیان آوا بکن چاوین خلکه فیری تیپین لاتینی و خوندنا به کردی و هولدانا اوی بیجن پیدا کرنا پرتوکه و جه ناوندان جه وشان خانهیان جه ام بیجن چاپ خانهیان چوینا پرتوکش بو مالی